پروردگار بچند جار جخت کرنەوە دەفەرمێ لقد خلقنا الإنسان في كبد بەدڵنیاییەوە ئێمە مرۆڤمان لە مەشەقەت و سەختی دروست کردووە. في كبد واتە ژیانی ئەم سەرزەویەی تەواوی ئەلئینسان تەواوی مرۆڤەکان هەمووی لە سەختیدایە. یەکەم بۆ ئەو مرۆڤانەی کەوا ڕێز و حرمەتم هەیە بۆ ڕووی جەنابتان یەک بە یەک ئامادەبووان بیسەران و بینەرانی ئەم وتارە ئێوە زۆر ئازیز و قەدرگران و بە حرمەتن. ببورن هەندێک جار لە وتارەکاندا هەندێک وشە هەیە ناچاری دەبێت دەری ببڕی وەک خۆی بیڵێ. ڕێز و حرمەتم هەیە بۆ ڕووی جەنابتان. دوو لە ڕووی ئێوە مرۆڤانێکن مرۆڤە سووک و چروک و بێخێرەکان، مرۆڤە هیچ و پوچەکان. ئایا دروستە ئەمانە بە ئینسان بوترێ؟ ئەی خوا نافەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم؟ بەڕێزان سەیری وردیەکانی قورئان کەن. خوا دەفەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم، بەڕاستی ئێمە ڕێزمان لە بەنی ئادەم گرتووە، نەیفەرموو ئالی ئینسان. ئێمە سێ زاراوەی قورئانیمان هەیە کە ئێستا کاتی ئەوە نییە بە درێژی بۆتان باسکەم. بەشەڕمان هەیە، ئینی خالق بەشەڕا من طین، لە بەرامبەر چیایە؟ لە بەرامبەر فریشتەکان، لە بەرامبەر جنۆکەکان، لە بەرامبەر گژوگیاکان، بەردوودارەکان مەخلووقێکمان هەیە پێی دەوترێ بەشەڕ. دوای ئەوە ئەلئینسانمان هەیە. لە کەم شوێنی دنیا قورئاندا هاتووە ئینسان بۆ چاکە بێ، بەڵکو زۆری بۆ زەم هاتووە. بەڵام بەنی ئادەم لە قورئانە بۆ مەدح و ستایش هاتووە، بۆ کەسە چاک و پاکەکان هاتووە. ئەمەی ئەلئینسان کە کەسانێک هەن هەم سووکن، هەم چروکن، هەم هیچن، هەم پوچن، هەم بێنخێرن، هەم خۆ بە کۆیلە کردوون، خۆیان حەزیان بە کۆیلایەتیە. ئەم شەش سیفەتانە لە هەر کەسێکە هەبێ قورئان حەدیسەکە باسی کردووە. لە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتووە غوثاء کەغوثاء السەیل، ئەوانە شوبهێنراون بە کەفی سەر دەریا. جەنابتان چوونە سەر دەریاکان، سەر ڕووبارە گەورەکان، سەر دەریاچەکان، کەفێکی گەورە لەسەری دەرنیشە. ئەم کەفە بێخێرە، هیچ سوودێکی نییە. ئەمجا پوچە، یعنی ئاوا دەستی لێتە کەفەڵوکە ناوەکەی هەر بەڵقە، هیچ نییە. ئەمجا زۆرێکی هیچە و پوچە، یعنی هەر هەمووی کۆکەوانێ لە مشتێکە جێ دەبێتەوە کە بە حساب ئەو هەموو مەکان و شوێنەی داگیر کردووە. هەم هیچە، هەم پوچە، هەم سووکە، هەر بایەک فویەک